هەوکردنی میزەڵان و میزەڕۆ یاخود بۆریەکانی میزێکێکە لەو کێشانەی کە زۆر باوە هەم لە نێرە هەم لە مەیە بۆی ئەمڕۆ ئەم بابەتەمان بۆ هەڵبژاردن بۆی کە بزانین هەوکردن چییە، هۆکارەکانی چین، وەڕوان نیشانەکانی چین و چۆن ڕێگری لێ بکەین و چارەسەریشی بکەین لەگەڵ دکتۆر عەلی عەباس ئەمین کە بەڕێزیان پسپۆڕی نەشتەرگەری گورچیلە و میز و میزەڕۆ و نەزۆکی پیاوانن. سڵاو لێبێ دکتۆر، بەیانیت باش. بەیانیتان باش، زۆر سپاسانەکەین. دکتۆر سەرەتا ئەگەر لەوە دەست پێ بکەین بە پێکهاتەیەکی میزەڵانەکان و میزەڕۆ بۆی کە دواتر باشتر تێبگەین لاوەی کە کێشەکە لەکوایە. بەڵێ زۆر سپاس. میزەڵان بە کورتی باسیکەین کیسێکی عەزەڵیە، ماسوولکەیە، ئیشەکەی ئەوەیە کە میز کۆ ئەکاتەوە، خەز نەکات، کە میزەکە لە گورچیلەوە یەت بەرەو بۆری حالب و لە بۆری حالبیشەوە ڕەبت کراوە بە میزەڵان، میز کۆ ئەکاتەوە، ئیتر لە کات و شوێنی پێویست ئەو میزەڵانە خۆی بەتاڵ ئەکاتەوە. هەرچی ژەهر و پیسی و خوێی لەشە کە زیایە و لەگەڵ ئاوی زیایە دەرەکا بۆ دەرەوە. ئەمە بە کورتی ئیشکردنی میزەڵانە. ئەگەر باس لە هەوکردن بکەین، بزانین هەوکردن چییە کە تووشی میزەڵان و بۆریەکانی میزە بێت؟ بەڵێ هەوکردنی میزەڵان معناوەیە کە نەخۆشیێکی باوە زۆریش طبعا لە پیا و لە ئافرەت لە دووگیان لە مناڵ تووشە بێ. ئەم هەوکردنە ئەکرێت چەند بەشێک، هەوکردنێکی کورتخایەن یعنی حاد ئەکیوت بەڵێ لەگەڵ کرۆنێک ینی کە مزعفاتێ بێ یان درێژخانە بێ. جۆری کەشمان هەیە کە میکرۆبی کە بەهۆی بەکتریاوە و بەهۆی غێری میکرۆبی تووشی هەوکردنە بێت. ئیتر هەر کەسە بزان لە پیاوە هۆکارێکی هەیە و لە ئافرەتە و لە دووگیان لە مناڵ هۆکارێکی هەیە. ئەو میکرۆبی کە زۆر باوە تووشی هەوکردنی میزەڵانە بێ پێڵەن ئیکۆلای ئیشەریشیا کۆڵای، خۆی ئەمە نۆرما فلۆرا یعنی هەر لە ناو لەشە هەیە، بەڵام جاری وا هەیە ئەبێتە هۆی هەوکردنی میزەڵان. ئەم میکرۆبە گەشاکە لە ناوبۆری میز و ئەبێتە هۆی ئەوەی کە ناڕەحەتی دروستکات لە میزەڵان. هۆکاری تریش هەیە کە غێری میکرۆبی یعنی بە میکرۆب توش نابی، بۆ نمونە ئەوانەی کە پێڵەن ئینتەرستیشەل سیستاز، ئەوانەی کە التیهابی میزەڵانی مزمنە هەر بەردەوام لەگەڵ یانابێ، و ئەوانەی کە بۆ نمونە شێرپەنجیان هەیە عیلاج کیمیاوی وەرەگرن، عیلاجی زەڕی وەرەگرن بۆ منتەقەی حەوز و ناوسکیان، هەروەها ئەوانەی کە نەقسی مەناعەیان هەیە ئەمانە غێری میکرۆبین، هۆکارێکن بۆ ئەوەی کە تووشی هەوکردنی میزەڵان بێ. باشە، کاتە هەوکردنی میزەڵان جۆرەکانی تەنها ئەوەیە کە توندە و درێژخانمان هەیە یاخود چەند جۆرێک تریشی هەیە؟ بەڵێت وەکوتم میکرۆبیش هەیە و غێری میکرۆبیش هەیە. بەڵێ ئەمەش جۆرێکی ترە و هەوکردنی مەسەلەن بەپی جنسەوە لە ئافرەت لە پیاو لە مناڵیش و لە ئافرەتی دووگیانیش، بەڵام التیهابی میزەڵان لە ئافرەتە زیاترە وەک لە پیاو و هەروەها لە مناڵ تا تقریبا یەک ساڵی لە کوڕ زیاترە لە وەک لەوەی کە لە کچ، لەبەرەوەی کە پێش یەک ساڵی کوڕ بۆی ئەوەی کە هەیە درەنگ سنەتەکرێ خەتە ناکرێ، ئەوە هۆکارێکە بۆی کە تووشی هەوکردنی میزەڵان ببێت. بەڵام لە دوای یەک ساڵیەوە ئەگەری هەیە لە ئافرەتە ینی لە مەیە زیاتر بێوەک لە نێرە. باشە، نیشانەکانی هەوکردنی میزەڵان چین؟ باەکەیەکە باسیکەین لە مناڵانە و لە پیاوانیشە و لە خانمانیشە. بەڵێ ئەگەر لە گەورەیە باسیکەین لە پیا و ئافرەتە نیشانەکانی تقریبا وەکو یەک وایە. یەکەم نیشانە ئەوەیە میزە چرکێتی، میزە چرکەوەیە کە هەستەکە زوو ئەچێتە سەراو میزەکە، بەڵام کە ئەچێت میزەکە کەمیەت زوو میزیت، بەڵام ئەو کەمیەتە کەمە کە میزەکەکە و هەروەها کزانەوەی تایە، ینی وەکو برژانەوەی تایە لە بۆری میزە کە ئەیکا. جاری وا هەیە بۆنێکی ناخۆشی لێت و جاری وا هەیە ئازارێکی بەرمیزەڵانیت، ئازارێکی زۆر بەقوە نیە، ئازارێکی تونە وەکو واسەکە ڕیخۆڵەتی یان میزەڵانە فەرقی ناکە، بەڵام ئازارێکی تونەکە و ئەگەریش هەیە ڕەنگی میزەکەی ئەگۆڕێ، هەروەها احتیمالە جاربەجار خوێنیشی لێ بێت و ئەگەر ئەو هەوکردنە
زیاب کات چارەسەر نەکرێ احتیمال هەیە ئەو میکرۆبە سەرکەوێ بۆ گورچیلەکان لەوانێت تای لەگەڵا بێ لەوانێت لەرزی لەگەڵا بێ لەوانێت دڵی تێکەڵ بێ بڕشێتەوە ئەمانش ئەبێ نیشانەکانیەتی هەروەها لە دووگیانی شەر تقریبن بە هەمان نیشانەیە بەڵام لە مناڵە لەبەرەوەی کە مناڵ ناتوانێت قسە بکات ناتوانێت میزکردنی ناتوانانی دایبی بەستووە نازانی می زۆرەکە نیکە تایانە بێت دایمەن ئەو مناڵانەی کە تان هەیە تان بەرزە ئەبێ یەکێ بخینە مێشکماکەیەکی لە هۆکارەکانەوەی کە هاوکردنی میز و میزە ڕۆیە ڕەنگە بوونی کە دایبیەکە شەکەیتەوە یاخود کە مناڵەکە میزەکە بۆنی میزەکەش هەستی پێ بکەی کە گۆڕاوە دایکەکە خۆی هەستی پێ بکات بەڵێ ئەوەش ئەتوانی بەو ڕێگایش بەڵام مناڵ دایمەن تایانە بێت کە تای بوو يعني احتمال هي لو زيتيني هبه قرقي بيه شيء قصباتي هبه بلام يكيك ل او هو كاركام خينا مشكمانه كبي لو اني هاو كرني ميزالاني بيت راسا حزكم شتك بو بينراني خوشي زرون كم اما لا بيجاكي لا فيسبوك لا بيجاكي كورسات بشويكي لايف لقلتاين هر برسياريكتان هيا اتوان اللي ولي ما ممكن امج لابسيش كبرزكا معنيكين دكتور راقرتني ميزي كلو كيشاني كاست زور هيا هر يكو بهويك ويكيك الله شوينك بيسا ناتشم لمالونيم اتر ميزك بو چن كاجميريكي زور اهيلنا ونايكن اما كيشا دروستك بۆ میزەڵانەکان بەڵێ ئەم کێشەیە بە تایبەتی لە ئافرەتە زۆرە مەسە بۆ نمونە لە شوێنێکایە لای مجتەمەعی ئێمە باوە ئافرەت زۆر ناتوانێت بچێتە ئەو شوێنەی کە مەبەستیەتی کە میزەکە بکات میز ڕاگرێ ئەو ڕاگرتنی میزە زۆر خراپە خۆی یەکێک لە خۆپارێزی لە هەوکردنی میزەڵان ئەوەیە کە ئەبێ میز ڕاگیر نەکێ بێ زوو میز بکەیت لەبەرەوەی کە ئەگەر ڕاگیری کە ئەو میکرۆبانە گەشاکە لە ناو میزەڵان طبعا ئەمە هۆکارێکی باش نییە نەک هەر لە ئافرەتیشە لە پیاویشە نابێ میز ڕاگیر بکە یەکێکە لە هۆکارەکان هەروەها گرنگیدان بە تەندروستی بۆ نمونە کە سەرئاوێکەکەیت تاراتەگریت پێویستە خۆت پاکەیتەوە بە ئاو پاک و خاوێنی سا بۆ نمونە بۆ یاڵێن لە ئافرەتە زیاترەوەک لە پیاو لەبەرەوەی کە کۆم لەگەڵ بۆری میزە لە ئافرەتە نزیکە کاتێکە خۆی پاکاتەوە بەدەست نابێ ئەوچی خۆی پیشوات بێنێتە پێشە لەبەرەوەی میکرۆبانەی کە وەکوتم ئیکۆلای لە ناو کۆما لە چواردۆری کۆمایە ئەێنێتە سەرەوە یەت بەرەو بۆری میز ئەوەش ئەبێتە هۆیەوەی کە ئەو میکرۆبە سەرکەوێ بە بۆری میزەوە بچێت تووشی هەوکردنی میزەڵان ببێ بۆیە ئەڵم لە ئافرەتی شازۆرە کە بۆری میز لە ئافرەتە کورتە وەک لەوەی کە لە پیاو میکرۆب بە ئاسانی لە پیاوە ناتوانێت بچێتە ناو بۆری میزە بەڵام لە ئافرەتە ڕێگەکەی کورتە احتیمال هەیە زووتر بگات بە ناو بۆری میزی ئافرەتە هەروەها وەکو وتم لە ئافرەتە زۆرە هۆکاری کەش هەیە کە لە ئافرەتە زۆرە ئەوەیە کە هۆرمۆناتی ئافرەت ئەبێتە هۆی بە تایبەتی ئیسترۆجین هۆی گەشەکردنی میکرۆب لە میزەڵان و هەروەهانەی کە دووگیانن هۆرمۆنیان خەلل ڕوئات لە هۆرمۆناتیان ئەو هۆرمۆناتە وای لێکا کە ئەو میکرۆبە گەشە بکات لە لەشی لە ناو بۆری میزی ئافرەت و سەرکەوێ بۆ ناو میزەڵان ئەوانەی کە بڵێن ئەچنە سنی هەستەوە یعنی بە تەمەنەکانیش لەبەرەوەی کە هۆرمۆنیانی تر تەواو نامێنێ دابەزێ هۆکارێکیشە بۆی کە میکرۆب گەشە بکە لەو بۆری میز و لە میزەڵان باشە دکتۆر هەوکردنی میزەڵان و بۆری میز بە شێوەیەکی بەردەوام ئەمە هۆکار نییە بۆ ئەوی کە بزانین ئێمە کێشەیەک لە گورچیلەکانە هەیە خۆی بەردەوام وەکوتم ئەگەر بەردەوام چارەسەر نەکرێ طبعا مزعفاتێک هەبوو گورچیلە و بۆری میزی حالب ئەوەکوتم لە نیشانەکانەوەی ئەگەر تاو هەبوو دڵت تێکەڵ هات ئازاری کەلەکەتە بوو ئەوە معنای ئەوەیە کە ئەو هەوکردنی میزەڵانە سەرکەوتووە یاتی بە گورچیلە کە پێڵەن ئەکیوت پایلایتس ئەکیوت پایلۆنفرایتس ئەمانە ئەبێتە هۆی هەوکردنی گورچیلەکان بەڵێ ینی ئەتوانی وەکو
یاکو نیشانەیەکە بووی کە لەوانێ ئەو میکرۆبەش سەرکەوێ بۆ گورچیلەکان. باشە دکتۆر کێنەوە کەسانی کە زیاتر لە مەترسیان بە ئەوی کە تووشی هەوکردنی میزەڵان و بۆری میزەکان ببن ئایا نەخۆشی تر ئەبێتە هۆی ئەوەی کە ئەو نەخۆشی هەوکردن زیاد بکە یا خۆت بۆ ماوە بۆی هەیە کێنەوە کەسانە؟ بەڵێ ئەوەکو وتم بۆ ماوەی بە تایبەتیەوە لە مناڵە ئەگەر ببینی زوو تووشی هەوکردنە بێ ئەبێ پشکنینی بۆ بکرێ احتیمال هەیە بۆ ماوەی بێ یا احتیمالە نەخۆشی خەلقیکی هەبێ کێشێکی هەبێ ئەمە لە مناڵە لە گەورە ئەگەر زوو توش بێ وەکو وتمان گرنگینەدان بە تەندروستی ئەوەیە کە میز ڕاگیرکەی زوو میز نەکەیت و هەروەها ئەمە شتێکی زۆر گرنگە بیڵم لە دوای هەموو جووتبوونێ ئەبێ پاکردن زۆر ئەساسە زۆر خۆ پاکەیتەوە بە تایبەتی لە ئافرەتە چونکە ئەو میکرۆبە احتیمال هەیە تووشی ئەوکردن بێت ئەوکردنی میزەڵان بکات لە دوای هەموو کارێکی جووت بوون. ڕاستە دکتۆر خۆپارێزی لە هەموو توشبوون بە نەخۆشیەکە زۆر گرنگە بۆی کە تۆ خۆ بەپارێزی توش نەبی بزای خۆپارێزیەکان لە توشبوون بە هەوکردنی میزەڵان و بۆری میز چین؟ بەڵێ بەس نقطەیەکی پێشەوەی خۆپارێزی وەکو پرسیارەکەدەوە بوتت هۆکاری کە ئێستا بۆ نمونە لە پیاوە گەورەبوونی پرۆستات یەکێکە کە ئەمە میکرۆبی نییە یعنی یەکێکە لە هۆکارەکان کە تووشی هەوکردنی میزەڵانە بێ پرۆستاتی گەورە بێ میز بە ئاسانی نایەتە خوارەوە کۆ بێتە لە ناو میزەڵانی ئەبێتە هۆی هەوکردنی میزەڵان هەروەها بەردی گورچیلە بەردی میزەڵان و بەردەکان کە لە گورچیلۆیەتە خوارەوە ئەم بەردە ئەگەر هەر بمێنێت عەزیەتی دیواری میزەڵانەیەات بەردیش میکرۆب کۆکاتەوە لە چواردۆری خۆی ئەبێتە هۆی هەوکردنێکی درێژخان بۆ میزەڵان. باشە دکتۆر ئەی نەخۆشی درێژخانەکان نەخۆشی درێژخانەکان ئەوەی کە یەکێک لە نەخۆشی گرنگەکان درێژخانەکان نەخۆشی شەکرەیە نەخۆشی شەکرە ئەبێ ئەوەش فەرقین کە نەخۆشی وا هەیە ئەڵێ میزە چرکەمە ئێمە بێ ئەو میزە چرکە نەخۆش جیای کاتەوە لەگەڵ هەوکردنی میزەڵان و لەگەڵ نەخۆش شەکرە نەخۆشی شەکرە کە ئەچێ میزەکە زوو ئەویش میزە چرکێتی زوو ئەچێ بۆ میزکردن بەڵام مقداری میزەکەی زیاترە وەک لەوەی کە میزی هەوکردنی میزەڵان یعنی ئەوەی کە شەکرەی هەیە زوو ئەچێت میزکا بەڵام میزەکەی زۆرە ئەوانی شەکریان بەڵام هەوکردن نە هەموو جارێکە ئەچێ میزێک مەسەرەن ئەڵێ بۆ نمونەڵە نیو پیاڵم کردووە یا ڕۆبعێکم کردووە یا پیاڵێکم کردووە بەڵام زوو ئەچێ ئەمە ئەفو شەکرە هەروەها ئەوانەی کە نەخۆشی شێرپەنجیان هەیە وەکو وتم عیلاج کیمیایی وەرەگرن عیلاجی ئەشعەعی زەڕی وەرەگرن ئەمانەش طبعا وای لێکە هۆکارێکن غەیری میکرۆبی کە توش بێ هەروەها ئەمەش گرنگە بوترێ لە ئافرەتە ئەمەستا زۆر باوە غسوول هەیە لۆشن هەیە بەکارێنن موادی کیمیاوی تایە زوو بەکارهێنانیشیە بێتە هۆی موادی کیمیانە تەهێجی میزەڵام بکات وای لێ بکات کە تووشی هەوکردنی میزەڵام بەکاربێنن باشە خۆی تهدید ناتوانم ینی بڵێم وڵا فلان غسوولیان ئەوە بەستمەوەیە کە سابوونی ئاسایی ئاو بەڵێ هەر سابوونی ئاسایی بڵێ هەیە ئەوەی کە سائیلەکانە سابوونی سائیلەکانە بەڵام سابوونی وشک بەکارنێنن لەبەرەوەی کە ئەو سابوونە گەر هەم زۆر بەکاری بێنی احتیمال ئەگەر عەزیەتی پێستەکەی بات و لەوانێ هەم دیسانەوە میکرۆب گەشە بکات لەو شوێنە باشە با باسی خۆپارێزەکان بکەین بەڵێ خۆپارێزی وەکو وتم کە مهمترین شت ئاو خواردنێکی زۆر تقریبا یعنی ئیتر ئێمە باسی زستانایی ناکەین 2 لتر بۆ 2 لتر و نیو کە احتیمال بگات بە 3 لتر ڕۆژانە ئاو بخۆی کە ئەکاتە 8 بۆ 12 پەرداخ تقریبا و دووش گرنگیدار بە تەندروستی وەکو باسم کرد 3 میز ڕاگیر نەکەی ئەبێ زوو میزکەی 4 ئەوەی کە شەکرەی هەیە ئەبێ کۆنتترۆلی شەکرەکەی بکە 5 هەندێک خواردن هەیە کە ئەبێتە هۆی هەوکردنی میزەڵان بۆ نمونە مەشروباتی غازی بپسی و سێڤن و ئەو شتانە بەڵێ ئەمانە هۆکارێکن بۆ هەوکردنی گورچیرە هەروەها مادەی کافاین کە لە ناو قاوە ئێستا زستان قاوە بۆ نمونە شتی گەرم زۆرە خوڕێ قاوە زۆرە خوڕێ ئەمانە شەم هۆکارێکن بۆی کە ئەو کەسە تووشی میزە چرکە بێ زوو میزەکە هەوکردنی میزەڵانی بۆ دروستە بێت هەروەها خواردانەی کە دا و دەرمان و بەهاراتی تایە
تا کەم بکرێتەوە باشترە. باشە دکتۆر با بینە سەر چارەسەرەکان زین چارەسەر گونجاوەکان چین بۆ هەوکردنی میزەڵان و هەروە بۆری میز. بەڵێ چارەسەرەکەی ئێمە پێش چارەسەر کە ئەبێ بزانین ئایا ئەمە بەهۆی بەکتریاوە توش بووە یان بەهۆی هۆکارێکی ترە غێری بەکتریا پشکنینی بۆکرێ یەکەم پشکنینەوەیە فەحسی میزی بۆکرێ فەحسی میز دوایەوە زەرعی میزی بۆکرێ ئەم دوانە بەو دوانە بێ توانی چارەسەری ئەو هەوکردنە بکەی بە ئەنتیبایۆتیک بۆ ماوەیەکی کورت دوای ئەوە ئەبێ دووبارە سەردام کاتەوە پشکنینی تری بۆکەی ئەگەر بینیمان پشکینەکە دەرکەوت کە هەم دووبارە هاوکردنی هەیە ئەبێ بیر لەوە بکەینەوە کە هۆکارێک هەیە بۆ هۆی کە ئەم هەوکردنە دروست ببێتەوە ئیتر ئایا هۆکارەکە گرنگیدار بە تەندروستی خۆی ئایا سۆنەر و فەحسی ئەشیعی بۆکەی بزانین ئایا بەردی هەیە ئایا لە پیا پرۆستاتی هەیە ئەمانە ئەتوانی بەپی ئەوە چارەسەری بۆ بکەیت. بەڵێ دکتۆر زۆر جار کەسەکان چارەسەری ژوەرەگرن بەڵام دووبارە هەر سەریان لێ هەڵایەتەوە هەوکردنەکە ئەمان هۆکاری چییە؟ بەڵێ ئەوە ئیتر وەکوتم زەرعی میزی بۆکەی تر دەرەکەوێت ئایا ئەمە التیهابێکی مزمنی هەیە یان هۆکارێکی تری هەیە بۆ ئەوەی کە تووشی ئەو بەردەوامبوونی هەوکردنە بێت. ئێستا بۆ نمونە نەخۆشیەکەی پێڵەن ئینتەرسیشال سیستایتس ئەمە ئیتر مزمنە دایمەن لەگەڵاتی دیواری میزەڵانی حساسە ئیتر زوو تووشی هەوکردنە بێت ئەوە ئیتر ئەبێ نازوری بۆ بکەی پارچە لە میزەڵانی وەرەگری تر دەرەکەوێت تەشخیصە بێت کەەوە ئەو هەوکردنە ئەبێ بەردەوام چارەسەر وەرگێ هۆکارەکانی کەش کە زوو وای لێکات توش بێت وەکو باسم کرد لە پیاوە پرۆستاتە دووش بەردی گورچیلەیە سێ ئەو نەخۆشانەی کە دایمەن قەستەڕەی بۆری حالب دانێن ئەوەی کە نازوورەکرێ بەردیان بۆ ئەشکێنرێت قەستەڕە بۆ دانرێت لە نابۆری میزە ئەگەر بۆ ماوەیەکی زۆر بمێنێتەوە ئەوە شەبێتە خۆی هۆکارێکە بۆی کە دایمەن تووشی هەوکردنی میزەڵان ببێت. باشە دەستەکانە خۆش بێ زۆر سپاس ئەمڕۆ لەگەڵمان نابێت.